اما وەکو کۆمەڵێک ڕێکخراوی شاری کەرکووک هەستاوین بە ئەنجامدانی ئەم گربوونەوەیە بۆ دەربڕینی هەڵوێستمان بەرامبەر ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان و کەرکووکی گرتوێتەوە. شکرایە کەرکووک و عێراق و کوردستان بە بارودۆخی ناهەمواری سیاسی و سەربازی و ئەمنی کۆمەڵاتی و ئابووریدا دەڕوات. هەموو ئەمانە وایان کردووە کە ژیانی گەنج زەحمەت و قورس و گران بێت، وای کردووە گەنج بێکار بێت و ناچار بێت بە جێژنی وڵات. هەموو ئەمانە لەلایەک و هێرشی فڕۆکە و تۆبارانی وڵاتانی دراوسەی عێراق لەلایەکی تر جگە لەوەی بۆتە هۆی قوربانی وستاندنی ڕەز و باخی گوندنشینان، پێشیلی ڕاستەوخۆی سەروەر و خاکی عێراق و هەرێمی کوردستانە، هەوڵدانە بۆ شکاندنی شکۆی خەڵک و حکومەت. ئێمە گەنجانی کەرکووک بە توندی ئیدانەی ئەو هێرشانە دەکەین و شەرمەزاری دەکەین. داواکارین لە حکومەت و عێراق و هەرێمی کوردستان بە ئەرکی خۆیان هەڵسن و لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی سروورێک بۆ ئەو لەشکرکێشانە دابنێن تاوەکو چیتر هاوڵاتی بێتاوان و مەدەنی و ئەم وڵاتە نەبێتە قوربانی ئەو هێرشە ڕەندانەیە کە دوور لە هەموو بەهایەکی مرۆڤی یاسایی و ئەخلاقی دەگرێتە سەر خەڵک و خاک و سەروەری عێراق و هەرێمی کوردستانە. هاوکات لەگەڵ ئەم هێرشانە بەداخەوە چەندلایەنێک لە ڕێگەی داڕشتنی سناریۆ و خێزەونیانەوە دەیانەوێت ئاشتی و برایەتی لە شاری کەرکووک تێک بدەن. ئێمە گەنجانی کەرکووک داوا لە سەرجەم گەنجانی پێکاتەکانی کەرکووک دەکەین بە کورد و عارەب و تورکمان و کریسیان و ئاشووری و سریان و مەندای و بەهایی و زەردەشتی و کاکەی و ئێزی و تەواوی بیر و باوڕە ئاینیەکان جیاوازەکان دەکەین کە وشیار بن و بڕوا بە هەواڵ و سیناریۆ و چاوەشەکاران نەکەن. ئێمە گەنجانی کەرکووک پەیامی ئاشتی پێکەوە ژیان دەگەینی تەواوی ئاینیەک جیاوازەکان. دەمانوێت شارەکەمان بە دوور بێت لە هەموو داگیرکارێکی نەتەوەی و ئاینی. لە کۆتاییدا ئێمەوە گەنجانی کەرکووک سەر و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی شیلازێ و دانەوێنی پشتگیری تەواوی ڕاپەڕینی گەنجانی شیلازێ دەکەین. هەموو هێرش و دەست و تێوەردانی ئیدارە و حکومەت دەکەین کە دەگرێتە سەر گەلەکەمان.